تا ئێستاش مەترسیەکانی هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و هەروەها ناوچەکانی منبەج و تەلڕەفعات بەردەوامە. ئەمە لە کاتێکدایە لە ماوەی ڕابردوودا هۆشیاری درابوو کە لە ئەنجام نەدانی ئەو هێرشانەیە. لەگەڵەوەشدا باس لا ڕێککەوتنی نێوان هەسەدە و سوپای سووریا کرا بۆ پاراستنیە و ناوچانە لەسەر کۆی ئەم پرسانە و هەروەها گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتانەکەین بە میوانجاری ئەڤین سوێت نوێنەری خۆبەڕێوەبەری ڕۆژاوا لە هەرێمی کوردستان کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە. خاتوەڤین بەخێر هاتی. سپاس بۆ ئامادە بوونت. ڕۆژ باش. خاتوەڤین ئەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم کە مەترسیەکان لەسەر ڕۆژاوای کوردستان لە چه ئاستێکدا مەترسیەکان ڕەویونەتەوە یاخود هەر بەردەوامە؟ یعنی دەست پێکێ سپاسۆم کرد میێوانی سپاس بۆ ئێوەش. ڕۆژ باش بە هەر کەسی ئیرۆمەتەمە خێر هاتیت. ینی ڕاستیەک هەیە ڕۆژاوای کوردستانی ڕۆژانە ڕاستی عێریشات ینی هەگەر ئەم بەحسا عێریشên یانجی مەترسیên ku li ser Rojavayê Kurdistanê hene metirsî bi çi şeklî metirsî ku ev êrişê gohî esasen xurtir bibin yan jî asta êrîşa bi hemû cûreyê werê kirin ji ber ku wekî tê zanîn li cebheya Eyn Îsa Zirgan Tiltemer ev rojane top li van herêma dikevin hem birîndar hene hem jî digeh asta got şehîd jî çêdibin hem jî tu Rifat دەبێ و دناوە هەفتەیەدا جارێک و دوجار درێیا درۆن دەژی عێریش چێ دەبن سەر ڕۆژاوای کوردستانی وەکی گوتی دیتن دناوە ڕاگەاندنێدا ینی یان دناوە هەفتەیەدا جارنا دەبێت دوجار و سێ جار ژی لێدانین فرۆگان چێ دەبن لە ڕۆژاوای کوردستانی. ڕاستیەک هەیە تورکیە گەهەیە ئاستا و ڕاستیژی ئەو پرسگرێکی گۆژیان کێ دخوازێ و بە عێریشن سەر کووردا van pirsgirêkê xwe di nava hundirê Tirkiyê de hinek binixumêne li ser ji bo wê jî çi li Rojavayê Kurdistanê çi li Başûrê Kurdistanê îro rojanam rastî êrîşa tên xeteriya Tirkiyê li ser hebûna gelê Kurd di xalayekê de hem jî gelên kulvir jiyan dikin. Yani Bakur û Jilatê Sûrî ne tenê Kurd hene îro bajarê min bicê bajarê ku tê de Ereb û Çerkesê de jiyan dikin şîşan hene li wê derê. Li bajarê Rifetê bi hezara insanên ku neçar mane ku ji xaka xwe ji Efrînê derkevin hatine di nava kampa de jiyan dikin. Yani rewşeke bi vî şeklî heye Rojavayê Kurdistanê hemleyeka wekî ku hate li ser Efrînê yan jî êrîşeke mubaşer ya dewleta Tirk li ser Efrînê û girê spî û serêkaniya hetan hanîna hemleke ku hem berrî bê hem jî birêya firoka bê lê rastiyek heye ew êrîş berdewam û her roja. باشە خاتوەڤین لە کاتێکا کە هەموو ڕۆژێک بردومانەکان و هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بەردەوامیان هەیە لەگەڵەوەشدا تورکیا بە شێوەیەکی فەرمی ڕایگەیاندووە کە بەنیازی هێرشێک کە تەنها چاوەڕێی وڵاتە زلهێزەکانە کاتکە وەڵامی بدەنە و هێرش بکات لە کاتێکدا کەم هێرشانە بەردەوامە مەترسیەکان زیاتر دەبن لەوەی کە بەنیاز بە هێرشێکی دیکە یاخود با بڵێن ئەو هێرشەی کە دەیکات چاوەڕێ دەکرێت کە هێرشێکی زۆر بەرفراوانتر و سەختتر بێت یاخود تەنها و کۆمانیترە و بەردەوام ڕۆژاوا لە ئامادەکاریدایە بۆ بەرپەرشدانەوەی و هێرشانە. Yani rastiyek heye di nava 10 salê şoreşê de ew êrîşê dewleta Tirkiye ser Rojavayê Kurdistanê ti carî kêm nebûye. Ji ber ku yani diriya aborî de êrîş heye diriya siyasî de girtina pêşiya temsîlciyên Bakur û Jilatê Sûrî diriya leşgerî de car carna biriya çeteyên xwe bi şeklekî mubaşer dema got encam negirt bi şeklekî mubaşer de Efrînê de êrîş kir serêkanî û girê spî de êrîş kir. Dewleta Tirkiye bi ısrarek û tecrübeyê gelê Kurd û gelên ku bi hev re jiyan dikin îro çil Bakur û Jilatê Sûrî bê çil Başûrê Kurdistanê me dixwaze îro tu nebike. Asta êrîşê ku dixwaze bike dewleta Tirk îro ne tenê êrîşeke ku tenê destkeftiyên guheyî îdî tu nebike. Asta gotê kirin dewleta Tirk dixwaze ku gelê Kurd di nava vê qeyrana guheyî yan jî bi nav tê kirin şerê cîhanê sêyemîn çawa beryama Ermen çawa beryama cihû bûna qurbaniyê van êrîşên mezin dixwaze di vî zerfê gunha cîhan tê de derbas bê gelê Kurd bike qurbanî yani
قڕکردنا گەلێ کورد وەکی هەدەفی تورکیا لە ئەساسیە. قڕکردنی میلەتی کوردە ڕاستە ئەم ئەساسان تێ دیتن ینی ئیدی حەوجە ناکێ گۆ گەلێ کورد بە گەلێ جیران ڕە بە دنیای ڕەوێ بدێ ناسکردن یانژی بێ بدێ شیرۆڤەکردن یانژی دەلیل بدێ سەر بێ. ئیرۆ ئاستا عێریشە گوتێ سەرمە ئاستا قڕکردن هەیە دەولەتە تورک بە هەموو هەوڵدانی خوا بازارێت کێ بازرگانیت کێ یعنی ji بۆ ku êrîşeke berferehtir bike ji xwe min got yani êrîş heye rojane êrîş heye dixwaze ku êrîşeke berferehtir bike îdî çawa li Efrînê dinya hemû bêdeng bû beramberî wê êrîşe dixwaze careke dî êrîşeke bênê ser min bicê careke dî bênê ser ti Rifetê û hedefê esasî ji xwe تەواهی باکوور و ڕۆژهەڵاتی سووریە خوا ئەو دەبێژێ بەرەنگێکی زەلال دەبێژێ 2 کیلۆمتر لە سەرانسەری سینۆرێ سووریێ ئەو جهێ کۆنەها کورتە دەژیان دکن و تشتێکی دیژی دخوازێ نەتەنە گەلێ کورد قڕ بکە یا گوتکن ها گۆکە عفرینێتکە ئەو چەتەیەن گۆ سەبەبێ کوشتنا گەلێ کوردن قڕکردنا گەلێ کوردن ئیرۆ تەواهی سەروەرن دنا باژارێ عفرینێدا دخوازێ کو چەتە ئیسلامیە رادیکال یەک و گرێدای دەولەتە تورکی هەموو شوونا گەلێ کورد بجی بکەش بە کو ساڵێن پێشدا هەنێک بێژن کورد هەبوون هەنێک بێژن کورد نەبوون ڕاستە باشە خاتوەڤین گفتوگو و دانوستانی نێوان لایەنە کوردی هێز و لایەنە کوردیەکانی ڕۆژاوە لەگەڵ حکوومەتی سووریا لە شاستێکدا هیچ ڕێککەوتنێک لەو نێوانەدا هەیە بۆ بەرپەرشدانەوەی هەر هێرشێکی تورکیا خۆ ئەو هێرشی کە بەنیازە لە داهاتوودا وەک خۆی دەڵێت بیکاتە سەر ڕۆژاوای کوردستان. يعني او تكليه دنافرا ريفبريا خسر وحكومات شامده تجاري تكلي قطنبويا اساسا وكي خلكي باكرو جلات السوري دنافا حمو اخافتني خود دنافا حمو براتيكا خود بجن ام ناخذ قطب من سوريا ام بخص سورينا بس خصوصيتها كما هي ام كردن ام سريان ام تشركسن ام ارمنن دفايكو دنافا دستور سوري ده اربين اسكرن يعني في جار دبيكو برنجكي وەکیکو پۆزیتیڤ بهتر حکوومەتە شامێ گوت هەگەر عێریشە کوەرێ ئەزێل بەرامبەری عێریشە تورکیە بسەکنم شخوارێکەفتن هەیە دناڤەرە ینی قەسە دێدا و حکوومەتە شامێ دەش بۆی پاراستنە سینۆر 2019 پشتی عێریشە گوهاتە سەر سەرێکانی ئەو ڕێکەفتن هەبوو ینی دەبێت و جارێکە دینی قاشن بەرفرەهتر هاتبێکردن ji بۆی هێزن بەرفرەهتر وەرنە هەنێک من بجێ هەنێک ترفعادێ لێ دعالية سياسية دا أو راستي هيا دعالية سياسية دا ركفتن عندنا برا ريفبريا خوسر دا حكومة شامي دا حتانها قالك جران دمشن يعني أو ركفتن أمني كارم بيجن هيا لي هولدان هرو هر هيا جبركو وكي ريفبريا خوسر وكي مبدئي ريفبريا خوسر كو دفي چارەسەریە ڕەوشە سووری دناوە سووریە دەبێ دوێک و گەلێ سووری خۆب خوا دناو هەفدا نیقاش بکەنج بێ پەشە ڕۆژە سووریە باشە خاتون باز لەوە دەکەیت کە ڕێککەوتنێکی لەو شێوەیە لە ئێستادا خۆ با بڵین ڕێککەوتێکی جێگیر نییە لەم کاتەدا لە نێوان هێزەکانی خۆسەر لەگەڵ حکوومەتی سووریادا ئەی جێگیرکردنی هێزی سووریا لە تەلڕەفعەت و لە منبەج و لە کۆبانێ لە چوارچێوەی چیدایە ئەمە لە چوارچێوی ڕێککەوتنێکایە يعني او بهتري خوري كفتنن باراستننا جبركو دولة سوريا خطرية دولة تركيا ايدي دبيكو حيستك جبر نها باجارن سوريا وكي عفريني جريسبي وسريكانية جوبرانيا وكردن لإدلب مارع عزاز جرابلس 2016 اساسا او اريشه دولة تركيا اللي سر خاكا سوريا دس بكرنا وبشكل كيف فرمي ايرو دولة تركيا بشك شخاكا سوريا داگردكي دولة سوريا دزانش تجربة خويا اسكندرون كو جهه كو دولة تركيا دكافيدا ايدي او جهد بعايده دولة تركيا دبي بشك تركي وايرو دكي اساس الجهه كو داگر كري هاگر عفرين به هاگر باجاري دي به هم زمان خوا هم پروردگرنا خوا هم د عالیه اداری دا د عالیه لشکری دا هر تشت گردای دولت ترکیه دبیکو او خطریا گونها لسر باکرو جلات سوری دولت سوری و حیزتی که همجی خطریا لسر باجارو کندینه یگو پرانیا و آلیگری رژیم سوریه میناک نبل و زهراء همجی باجاره که مظنوه که باجار حلب
کو باجارێکی باژارێ دوێ دناوە سووریە دە هەم باژارێ ئابۆری هەگەر ولە وی شکلی تەناسکردن یعنی ئەv هەموو دکەوێن بن خەتەریە دەمەترسیە دەولەتە ترکدا تشتێکی gelek پۆزیتیڤ دەولەتە سووریێ بە ئەرکێ خۆرابێل بەرامبەری سینۆرێ خۆل بەرامبەری گەلێ خۆل بەرامبەری پێکهاتەین گۆلڤژیانکردنی و هێزانە تەنها بۆ پاراستنی شارەکانی سەر بە حکوومەتی سووریا نەگەوەی کە بەرگری لە کوردانی ڕۆژاوا بکات مەبەستەکەی تۆ لێرە جاوەیە من بج هەمژی تڕفات بن سەروەریە قەسە دێدەنا بن سەروەریە ڕێبەبەریە خۆسەر دەنا لێ هێزەکە بچووکە ئارتێشە سووریێ هاتنە بجهکردن و برنگێکی هەبش وەرێ ینی ئەv جه وەرنە پاراستن هەگەر ئێریشێک چێ ببێ لێنها بوی شکلی یعنی ڕێکەفتنێک تەنێت عالیە عسکەری دەیەک و بالئەساس 2019 دا دەست پێکردە و حتەنها بەردەوامە باشە کاتە دەنگویانی کە باس لەوە کرد کە لە ئێستادا ڕێکەوتن نیە کاتە دەنگویانی کە لە پێشتردا باسییان لەوە دەکرد کە لە ئێستادا ڕێکەوتن هەیە لە نێوان حکوومەتی سووریا و هێزە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان دەتوانین بڵێ لە ئێستادا تۆ ڕەتیەکەی تۆ کە هیچ ڕێکەوتنێک لە ئێستادا بوونی نییە بە فەرمی ڕوونی ڕەتی بکەیتەوە ینی ئەم کوردی ڕۆژاوای کوردستان ڕێکەفتنە چاوا فێمتکن ئەم فێمتکن و قاسی کەدا گوهاتیە داین قاسی خوینا گوهاتیە داین قاسی بەدەلێک گرانی گوهاتنە داین دناوە سووریە دەژبەر و کوردی ڕۆژاوای کوردستانی ئیرۆژ بۆی ڕقاژی شارکردنە دێر زۆر من بچ هەموو ڕزگارکردە بە سەدا خۆرت و کەچێ کوردال ور شەهید کەتنە ئەv هەرێم هەموو ئیرۆ برەنگێکی پاراستیە خصوصیەتەکەوەی هەیە هەگەر دناوە دەستوری سووریە دەمافێ گەلێ کورد و گەلێن دین وەرنە ناسکردن هێزا خۆسەر یا کولڤێ هەرێمی هاتی ئاواکردن ڕێڤەبەریە خۆسەری کولڤر هاتی ئاواکردن هەگە برەنگێکی فەرمی دناوە دەستورە سووری دەوەرێ ناسکردن وێ دەمێ ئەسکارم بێشم و ڕاستیژی ڕێکەفتن هەیە و برەنگێکی فەرمی ئیدی سووری ئەمکارم بێژن چارەسەریژی چێت بێ باشە خاتونگیان لەگەڵ ئەو هێزانی کە لە ئێستادا لەو ناوچانی کە باسمان کرد هەیە و باس لەوە کرد کە لە چوارچەوەی ڕێکەوتنەکانی ساڵی 2019 ئەم هێزانە لەو سنوورە جێگیرکراون هەماهەنگی هێزەکانی ڕۆژاوە لەگەڵ ئەو هێزاندا لە چاستێکدا ئامادەکاری تەواوکراوە بۆ هەر ڕوبەڕووبوونەوەیەکی کتوپڕی هێرشە بەرفراوانەکەی تورکیا بۆ سەر ڕۆژاوە هەلبەت ئەو ینی ئەو نیقاش هەنا ئەو مژارێ ئێریشێ هەگەروەرێ مژارێ چاوە پاراستن چ بێ هەربەت دناوە ئالین عسکەری دەچێ دەبێ ینی مژار ئەوە و ئیرۆ ڕاستیژی سووریت بن خەتەریەکە گەلێک مەزندەیە نەتەنێ گەلێ کورد ئیرۆ دەبێ هەرێمێدا 5 میلیۆن ئینسان ژیان دکن با کوڕژلاتی سووریێدا نەها باژارên سووریێ gelek bajarên Sûriyê dibin dagirkeriya dewleta Tirkiye dene ev bajar hemû ber bi tirkibûnê ve diçin. Yani siyaseteke tedrîkê li van herêma tê kirin. Ji bo ku ev berdewam nebe, ji bo ku xeterî mastir nebe, ji bo ku ew xewn û xeyalên Tirkiye ku herêmên Sûrî hem jî herêmên Iraqê dagir bike ev werê sekinandin divê ku rastî jî erkê her kesiyê ku beramberî vê yani rojeka wilo giranta divê ku hem parastina xaka Sûriyê bike hem parastina gelê Sûrî bike. Başa. Xatun babetekî dîke heye nazam ta çan peyondî bo hêsay me basî bikin. La Tirkiye بۆ ڕەتکردنەوەی و سیاسەتی حکوومەتی تورکیا لە ئێستادا پێڕەوی دەکات سەبارەت بە هێرشکردنە سەر ناوچەکانی دراوسی و هەروەها بە دیاریکراوی ئەگەر باسی ڕۆژاوا بکەین بڕیارەکە خۆپشاندانی جەماوەری لە تورکیادا بەڕێوە بچێت بۆ ڕەتکردنەوەی و سیاسەتانی تورکیا تا چەند ڕێگە پێدراوە و هەڵبژاردنانە خۆت با بڵین دەرەنجامی ئەو ببوورە خۆپشاندانانە یاخود دەرەنجامی ئەو خۆپشاندانە چاوەڕێی چیان لێکرێت. يعني ام جرك هناك راست في مجاري نقاش بكنها دولة تركيا اساسا جسارتها خوش كودري دغري جسارتها خو جبه الوستوين دغري يعني هجر ام ببين روشا اريشا جوهاتا سر زاخو جبركو هلوستي قال لي عراقي همجي قال لي باشور كردستان برانبري في ايريشي هبو ناراضي بون هبو جبويش دولة تركيا هجر جارك دي ايريش بك ويقالك بحسابك شخوا قرباني تشيبون شهيد وبريندار تشيبون لروجافاي كردستاني لباكوريا كردستاني هجر هلوست نين داين برانبري في سياستا غوتي كرن تي واتايكو ام جير رازينا يعني جي ام قبول دكن او برافاني باراستنا غوتي كرن
هەگەر باشووری کوردستانە بێ هەگەر ڕۆژاوای کوردستانە بێ ناڕازیبوونا هەندورێت ترکیەدا چ gelê Kurd bêyan jî tevahiya Tirka eger ji vê siyaseta qirkirinê re neyê gotin îdî besa tê wataya ku ew êrîş rewan e ew êrîş bi şekelekî ku baş tê ئەم هەڵوێستانی ڕدەگەێنرێت هیچ سوودێ هیچ دەرەنجامێکیانە بێ بۆی کە تورکیا بوەستێنە لەو داگیرکاریانە هەلبەت وێ ئەنجام هەبێ هەلبەت ji ber ku heger دعفرینê de heger werê bîrawa ew bêdengibûyîna gulcîhanê hata dîtin ew bû berencamê ku efrîn rastî êrîşekê hate kirin û xelkê efrînê neçarman piştî pêncû heşt roja piştî tehdîdên ku ew herêmê hemû tune bibe ew xelkê li hemûyê tune bin bi vî şeklî xelk neçarman goj efrînê de derkevin eger helwestek di nava cîhanê de hebana li beramberî van êrîşa gotibana ev xaka Kurd Arab Siryanê gulvir jiyan dikin ev milk û malê guheyî van xelkane bi hezarê sala ev xelk li vir jiyan dikin karê Tirkiye çi ye ku îro êrîşî Başûrê Kurdistanê dike yan êrîşî Rojavayê Kurdistanê dike îro sînorekî wê heye di nava sînorê xwe de siyaseta ku didê meşandin nayê wataya ku hemû derdorê wê êdî mal û milkê wê bi çi şeklî bixwaze karê êrîş bike helbet helwesta her yekî ji me li beramberî van êrîşan dibe asteng û dibe wekî mesajekê beramberê Tirkiye باشە خاتون ئەوەندەی ئاگادار بیت یا خۆت با بڵین ئەوەندەی بەدواداچوونت بۆ کردبێ ئەوەندەی لە سیاسەتی تورکیا ئاگادار بیت و شارەزا بیت ئەو هەڵوێستانی لەسەر ئاستی نێودەوڵەتی یاخۆدە و کاردانەوەی لەسەر ئاستی نێودەوڵەتی بەرەڕووی تورکیا ئەو هێرشانە ئەنجام دەدریا خۆت با بڵین ڕادەگەیەنرێت و تورکیا چاوەڕێی وڵاتە زلهێزەکان دەکات کە وەڵامی بنەوە بۆی هێرش بکاتە سەر بە هێوەرشێکی بەرفراوان بکاتە سەر ڕۆژاوای کوردستان و هەروەها سووریا یاخۆ دەگەر لە ئەنجامی وەڵام نەدانەوەی وڵاتە زلهێزەکان دەکە تا ئێستا ئەوان دەیانەوێت کەم هێرشانە بە هیچ شێوەیەک نەکرێت و ڕێگری دەکەن لە ئەنجامی وەڵامدانەوەیکی دروست کە با بڵین ئیزنی تورکیا بدەن کەم هێرشانە بکات تورکیا چاوەڕێ دەکەن کە هێرشێکی کت و پڕ و بەبێ ڕەزامەندی ئەنجام بدات یعنی ئەو ڕاستیە کە ئیرۆ تورکیەش بۆی و ێریشێکی بەرفەرەهتر ێریشەکە گرانتر ێریشەکە قڕکەر بکەیت لەسەر vê herêmê her û her ji bo erêkirina tevahiya hêzan ku nebine asteng ji bo wê jî yanî asta got îro tê jiyankirin di Tirkiye de ew pirsgirêkên gotêne jiyankirin heger di alî aborî de be di aliyê mafê mirova çi pirsgirêkê ku tê jiyankirin di hundirê Tirkiye de Tirkiye îro wêna piştguh dike li beramberî ku wekî xeterê esasî yê serhebûna xwe Kurda dibînî ew rastiyeka û ji bo ku wê êrîşê bike Tirkiye çi ji destê wê tê îro dike lê bi nerîna me yê ku van êrîşa car cara dê seknandin û dihêlê ku ev êrîş derengtir bimênî ew refleksê got derdikevin ji ber ku heger werê bîrawa 2019 dema ku hêzên Emerîkî xwe kişandin ji Rojavayê Kurdistanê narazîbûneke gelek berfireh çêbû ji ber ku ew hate dîtin ku dibe ku bersebebê vê êrîşa got hatiye çêkirin carna em gereka wê jî biçûk nebînin refleksa civakê refleksa civaka sivîl refleksa rêxirawa refleksa jin û ciwana ew refleks tev heger dibe ku ji bo berjewendiya ev hêzê mezin bazara bikin ji bo ku planên nû çê bikin lê her û her ev hêz jî hêza civakê jî gereka biçûk neyê dîtin ew refleksê li beramberî van êrîşa werê derxistin Tirkiye wê bixwaze wê jî destpêkê pûç bike beriya got êrîş bike ji ber ku êrîş heger werê ser Rojavayê Kurdistanê ha îro gelle gelek şoreşger û xelkê di tevahiya cîhanê de Rojavayê Kurdistanê wekî şoreşa xwe dibînin wekî şoreşa got gerek ew bi xwe jî biparêzin dikin li ser vî esasî yanî ew êrîşên got wernekirin berferehtir ez dixwazim vê bêjim berferehtir gurtir xurtir heger wernekirin divê ku Tirkiye van hesaba hemiyan bike
باشە کەواتە ڕێککەوتن یاخود باوڵێن یەکدەنگی و یەکڕەنگی لایەنە کوردیەکان جاماگەر لە سووریا بێت لە ڕۆژاوای کوردستان بێ یاخود لە باشووری کوردستان بێت یاخود لە هەر لایەنێکی دیکە بێت دەگەر کوردەکانی یەکدەنگ بن یەکڕەنگ بن بۆی بتوانن ئەمانە هەمووی دەبێتە هۆکارێک بۆی بتوانن ڕوبەڕووی یاخود باڵین بەرپەرچی ئەو سیاستانە بنەوە کە تورکیا پەیڕەویان دەکات و هەر جارە و هێرش و بردومانە کاتە سەر لایەنێکی کوردی. يعني او راستيك هي يعني هر قاسي خلق روجاوای كردستاني وكي بعدك واي دناوا سوريا ده هي وكي خلق سورينا اللي دناوا كردستان مزندا هر دسكفتيه كي چو كردكي لكوجا عالي بيد دسكفتيه تبعيه كردا وهر زحمتي يعني إيريش جوراستين شو كردا قبل شو جهي بيجي دبي إيريش سر تباهية كردا جبوا ويجي يعني مرحلة يكو أم تدا درباس بمرحلة كبفي شكل يكو راستيجي قال كرد إيرود بن مطرسية قرقرنة ده يعني نتني دسكفتي لدو آلية كردستان إيرو هنا إيرو الباشور وروجاباي كردستاني دسكفتين مظن هنا إيرو كردي كو بويا وكي بيشنگ د تواهيا دنياي دا تايبات جنا كرد تواهيا دنياي دا إيرو وكي بيشنگ تديتن أو إيماجا كرد شخوباور إيماجا كرد كوكاري بيشنگتي بك إيماجا كرد كوكاري شورشا بك كوكاري رنگ جياني بوغهاري دولة تركيا هر إريشي ويدك البرامبري ويجي دفيكو ام بخوجي راستيا خو بزانبن استاغو ايرو كرد وكي راستيجي وكي بيشنگ د تواهي جهان د قبول کن گره ام ببینن و جبکو ام بپاريزن جبکو ام ويرو لا خوي بيشنگتي بهتر بپاريزن دويكو هەگەر ئیرۆ نەبێت دەبێت و سبە گەلێک دەرەنگ بێش بک و ئەم پاراستنە وا دەستکەفتی خۆ بکەم. باشە زۆر سپاس بۆ خاتووەڤین سوێت نوێنەری بەڕێوەبەری خۆسەری ڕۆژاوە لە هەرێمی کوردستان سپاس بۆی کە ئامادە بووی لەگەڵ ئێمە ماندوو نەبیت دووبارە بەخێر هاتی زۆر سپاس.